هەرچەندە بەردەوام گازاندا لە کەرتی تەندروستی هەرێم دەکرێت کە وەکو پێویست نییە، بەڵام وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەنێت باری تەندروستی لە هەرێمی کوردستاندا بەرەو پێش چووە و لە عێراق و بەشێک لە وڵاتانی ناوچەکە باشترە. وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند بەپێی ئامار و پێوەرە نوێیەکان باری تەندروستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەراورد بە ساڵانی ڕابردوو باشترە و لە ئێستادا هەرێم لە زۆربەی بوارەکانی تەندروستیدا لە عێراق و لە بەشێک لە وڵاتانی ناوچەکە باشترە، بۆ نمونە ئوردن. ئەوەی ماوەی خۆشببختی ئێمەیە و ماوەی پێخۆشحاڵیمانە ئەوەیە کە ئێمە سەرڕای ئەوەی کە قەیرانی دارایی بووە، سەرڕای ئەوەی کە بودجەمان لە بەغداوە بڕاوە، سەرڕای ئەوەی کە 1,800,000 ئاوارە هاتووە، سەرڕای ئەوەی کە تووشی شەڕێکی تیرۆری درێژخایەن و توند بووینەتەوە، بەڵام داتاکان دڵخۆشکردن و نیشانە تەندروستیەکان ئەگەر بین مقارنەی بکەین لە بینی 2011 و 2010 زۆربەی هەر زۆریان ئەو بەوە ئاماژە بەوادن کە باری تەندروستی خەڵک، باری تەندروستی دامەزراوە تەندروستیەکان، باری هۆشیاری تەندروستی و باری کۆمەڵایەتی خەڵک لە تەندروستیا بەرەو باشی ڕۆشتووە. ئێمە لە هەندێک پێوەرە، ئەوە هیچ لە هەموو پێوەرەکانە، لە زۆربەی پێوەرەکانە ئێمە لە عێراق و خوارو ناوەڕاستی عێراق باشترین، ئەوە شتێکی ئاساییە. بەڵام لە هەندێک پێوەرەکانیشە ئەوەی جێی خۆشحاڵیە لە هەندێک لە وڵاتانی ناوچەکە باشترین، بۆ نمونە ئوردون کە خۆی وڵاتێکە لە سیستمێکی تەندروستی و پێشکەوتوی هەیە، بەڵام خۆشبەختانە ئێمە لە هەندێک پێوەرە لەوان باشترین. ساڵانە حکوومەتی هەرێم ڕێژەی لە 5% بودجەی ساڵانەی بۆ وەزارەتی تەندروستی تەرخان دەکات. وتەبێژی وەزارەتی تەندروستیش دەڵێت بەو بڕەپارێ ناتوانین وەکو پێویست کەرتی تەندروستی بەرەو پێش بەرین، بۆیە پێویستە ڕێژەکە بەرز بکرێتەوە بۆ لە 100%دا. ئەگەر ئەمەش بکرێت دەتوانین لە ماوەی 4 ساڵی ئایندەدا کەرتی تەندروستی بگەینە ئاستی وڵاتە پێشکەوتوەکان. ئێستا نزیکەی 8 ملیار دینار قەرزاری ئەو کۆمپانیانین کە دەرمان و پێویستی پزیشکیان دابین کردووە بۆ وەزارەتی تەندروستی لە ساڵەکانی ڕابردوو تاوەکو ئەمڕۆ لە 2015ەوە 15 16 17 هەتاوەکو ئەم ساڵ ئەوەندە قەرزاری ئەو کۆمپانیان هێشتا قەرزەکانیان لای ئێمە ماوە، ئەگەرچی خۆی لە وەزارەتی داراییەوە بە شێوەی قست مانگانە بڕێک لەو پارەیان دەدراوە، بەڵام هێشتا پارەکەیان ماوە. 20 پرۆژەمان هەیە کە نەخۆشخانە گشتەکان لە سەرتاسەری هەرێمی کوردستان ڕاوەستاوە. ئەوانە هەموو پێویستی بەوەیە کەوا ڕەزامەندی دارایی لەسەر وەربگیرێتن و پارێ سەرف بکرێ بۆ ئەوی بەردەوام بین، بەردەوامی بدەین بەو پرۆژانێک کە هەمانە وەروها جگەلەوە زۆر پرۆژەی تریشمان هەیە. لەبەرەوە بابەتەکە پێویست بەوە نییە کە تەنیا بڕێک پارەی دیاری کراوت بدرێت، بەڵکو دەبێت بودجەی تەندروستی زیاد بکرێت، لەوەی لە 150 بکرێ بە 100دا و ئێمە بتوانین ئێمە بە شێوەی ساڵانە ئەو پلانەی کە هەیە لە وەزارەتی تەندروستی جێبەجێ بکەین. ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا چەندین بڕیاری بۆ باشترکردنی ڕەوشی تەندروستی لە کوردستان دەرکرد. وەزیری تەندروستیش ڕای دەگەنێت بەردەوام کار دەکەین بۆ جێبەجێکردنی بڕیارەکان و بەرەو پێشبردننی کەرتی تەندروستی. ئەم بڕیارانەی ئەم دوایی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەردەوامین لە دروستکردنی لەژنەکان، بەردەوامین لە بەدواداچوون و هەموو پارێزگاکان و قایمقامەکان هاتوونە سەرخەت بۆی ئەو بڕیارانە جێبەجێ بکرێت. ئەو قسانەی وەزیری تەندروستی لە کاتێکدایە بەشێک لە هاوڵاتیان لە هەرێمی کوردستاندا بەهۆی خراپی کوالێتی دەرمان و هەڵی پزیشکانەوە ڕوبەڕووی مەترسی بوونەتەوە و بەشێکیش لە هاوڵاتیان بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانیان سەردانی وڵاتانی دیکە دەکەن. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.